لا سەرلەبانیشی زووەوە پتر لە 50 پزیشکی پەیوەندیدار بە بابەتەکانی ژنان و مناڵبوونەوە لە یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی سەرقاڵی نوێکردنەوەی زانیاریەکانیانن دەربارەی ئەو کێش و پێشهاتانەی کە بۆ خانمان دێتە پێشەوە چجای لە کاتی دووجانیان لە کاتەکانی ترابێ کە بە خۆشحاڵیەوە پزیشکانی کوردستان و سلێمانی لە پێشەوەی ئەو پزیشکانن کە بەردەوام لە هەوڵی نوێکردنەوەی زانیاریەکانن. با سپاسەوە نیو کاژمێر لە کاتی خات و دکتۆر ڕۆژان یاسین دەگرین بۆی کە هەندێک لە زانیاریەکان بخەینە خزمەتی ئێوەوە دەربارەی سووڕی مانگانە. پاش سپاس بۆ ئامادەبوونتان خات و دکتۆر. ئەمە پرسیارەکان لێوە دەست پێ بکەم کە زۆر جار باز لە سووڕی مانگانە کرێ یەکسەر ژمارە 28 مان بیرەکەوێتەوە کە ئەوترێ بەگشتی 28 ڕۆژە. ئەم ژمارە دەکرێت وەکو ڕێژەی نەگۆڕ هەر ئەبێ ئەوەندە بێ یان ئەکرێ بۆ نمونە جیاوازی هەبێ هەم لە زۆری کەمێکە هەم لە ساڵەکە ئاجارەکانی. نەخێر ئەو ژمارەیە نەگۆڕنیە چکە زۆربەی نەخۆش هەتاڵم لە سا هەشتیان 28 ڕۆژارێک سووڕی مانانیان نییە واتە لە سا 20 28 ڕۆژارێکە ئێمە ڕێنجێکمان هەیە لە بینی 21 تا 35 ڕۆژ واتە هیوایە 21 ڕۆژارێک سووڕی مانانەیە هیوایە تا 35 ڕۆژارێک اینجا سووڕی مانانەیە ئەوەش هەر بە ئاستێکی سروشتی داعنین. ئەوانەی کە ئەکەوێتە 35 ڕۆژ جارێکەوە ئەمانە نە ئاساییە هەروەکوی تر ئاساییە. بەڵێ هەتا 35 ڕۆژ ئاسایە بەس کە لە 35 ڕۆژ تێپەڕی بیرەکەنەوە کە کێشەکانی هێلکەدانە هەبێت و ئەگەری کێشی هۆرمۆنات و بەتایبەتی لەم کاتە کە ئەتوان بڵم لە سا 20 بۆ 30 ئافرەتان کێشی ئەم هۆرمۆنە زۆر و مووی زۆری دەموچاو و گەڵن کیسی هێلکەدانمان هەیە. ئەوان هەڵەگرین بۆ جارێکی تر لە بابەتێکی پەیوەندیدار بە ژنانەوە باسیەکەینەوە بەڵام پەیوەندیدار بە سووڕی مانگانەوە کامەڵقەمان تایبەتە بە ئازارەکانی سووڕی مانگانە. ئێمە پێش شاپێکەوتنەکەی جەنابەت بینەر ئەو ئانیمەیشنەی بینیوە کە باس لە سووڕی مانگانە دروستبوون و هەندێک لە ئازارەکانیەکە. ئەم ئازارانەوە شتێکی سروشتی تەماشاکرێ دەکرێت هەندێک جار نیشانە بێ بۆ شتی تر. زۆربەی جار سروشتیە واتە کە هیچ هۆکارێکی نەبێ ئەو ئافرەتە لەگەڵ سووڕی مانانە ئەو خوێنە بە ئازارەوە دایەنێ ئەو شتێکی سروشتیە و زۆربەیشی کێشەی نییە بەس بە دەرمانێکی بەسیدیان بەس بە دڵنیایکردنەوەی نەخۆش ئەو کێشانە چارەسەر بێ هەندێک جار کە کەمتر ئەبێ احتمالە بڵین هۆکار هەبێ لە دوای ئەم ئازارەوە وەکو هۆکارەکان بەتایبەتی و ئافرەتانێکی لە دوای تەمەنی 30 ساڵەوە تووشی و ئازارە من پێشتر ئەڵەن دکتۆرە ئێمە پێشتر و ئازارە بە قوتەمان نەبووە بەس ئێستا ئازارەکەمان زۆر جای کردووە. هۆکارەکان ئەتوانین لە گرەکانی ڕەحمەوە دەست پێ بکەین کە هۆکاری سەرەکیە بۆ ئازاری پێوترە دووهەمی یان ناوەندی سووڕی مانانە احتمالە هەوکردنی مناڵدانی بێت احتمالە مناڵدانی ئەستور بوو بێت احتمالە ئەو ئافرەتە نوعبەرگریەکی منعی بەکارهێنا بێواتە کە خۆی بەستویان لەو لە بیدانا ئەو ئازاری پێزا بکات یان احتمالە ئەو ئافرەتە ئەو ئازار ئەگەڕێتەوە بۆی کە خوێنی سووڕی مانانێکی ئەگەڕێتەوە ناو مناڵدانی و ئەڕاتەوە بۆ ناوسکی. باشە پەیوەندیدار بە مەسەلەی تەمەنەوە ئازاری سووڕی مانگانە لەگەڵ سەرەوەچوونی تەمەنە بۆ نمونە بەگشتی خانمان لە دەوروبەری 9 هەتاوەکو 12 ساڵی دەکەونە سووڕی مانگانەوە کە بەگشتی لە 11 بۆ 13 بۆ 12 لەگەڵ بەدەر و سەرەوچوونی تەمەنە ئەم ئازارە کەمەکە یان ئەم ئازارە زیاکە زۆربەی زۆری کەمەکە لەگەڵ تەمەن کە سەرەکەیە بە تایبەتی ئازاری زۆر لە تەمەنی هەرزەکارەکان و ئەوانەی کە لە سەرەتای کۆلێجان زۆربەی ئەوانیان بۆ ئازاریان زۆرە هەتا تەمەن بەرەو دوای 20 ساڵ و 30 ساڵ ڕوا کەمەکە. باش ئەگەر هاوکێشەکە پێچوانە بوو ئەگەر ئازارەکە خۆی لە سەرەتاوە کەم بوو دوای لەگەڵ سەرۆچوونی تەمەنا زیایی کرد ئەو کاتەمانەوە شانیش پرسیار هەڵەگرێ ئەو کاتە ئەو کاتە ئەبێ و ئافرەتە دڵنیا بێتەوە ئایا هۆکار هەیە ئەم ئازارە لە دوای تەمەنێکی گەورەترا تووشێ بێ ئەو کاتە بیرەکەنەوە لەو ئەوانەی کە باسمان کرد ئەگەری ئەو شتانی کە توانگری ڕەحم و ئەوانەی هەبێت. باش اینجا با بینە سەر هەڵکردن یان هەڵکردن لەگەڵ ئازاری سووڕی مانگانە ئاشکرا کە پاکژی بەشێکە لە ژیان و بابەتێکی زۆر گرنگە و هەندێک ئامۆژگاری هەیە کە ئەو هەمیشە بە خانمانیان ئەڵێن وەک بەکارهێنانی سانتی و ئەمانە بۆ پاراستنی پاکژی دوورکەوتنەوە لە نەخۆشی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و پرسیاری منە لێرە بابەتی خۆشوشتنە هەندێک لە خانمان پێیان وایە گەر خانمێک خۆی پشووە دەکرێت یان سوڕەکە ڕاگرێ یان بڕی خوێنەکەی کە دای ئەنێ کەم بکە لە ڕووی زانستی و مابەتە تا چەند ڕاستە یان بازە خانمێک لە احتمالە ئازارەکەم زیاد بکە لە ڕووی زانستی و هیچ هۆکاری ئەوەی نییە و هیچ ڕوویکی زانستی نییە
بە پێچەوانەوە ئەو حاڵەتە بەعکسەوەی مەڵێن پاکوتەمیزی لە کاتی سوڕیمانە زۆر گرنگە چکە ئەو ئافرەتە ناو مناڵدان و ناو لە شوشتی تۆزێک ئەکرێتەوە بۆ ئەو خوێنەدا بەزە بۆی ئەگەری هەوکردن و لەو کاتە زیاتر ئەبێ ئێمە ئەڵین بە ڕۆژانە خۆت شۆ بەس با سەرماد نەبێ چکە لە دوای سەربابوون کە گیانی گرژێ بێتوان تەشەنوجەکە ماسوولکەکانی ئەگەریە بەس هۆکاری ئازارەکە ئەوە بێت ینی ئەوەی کە ئازارەکە زیاکە بابەتی خۆشوشتنەکە نییە بەقەد ئەوەی کە لە دوای خۆشوشتنەکە سەرمایە بێ بس سەرماکە ئەمێنە بزاگات لە سەرما بێ ئەگنا پاکوتەمیزی زۆر گرنگە لە کاتی سوڕیمانانە کەواتە ئەگەر خۆشی نەشوە و سەرمای بێ و کاتار ئازارەکەی زیاکات بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی تەمەنەکە جارێکی تر لە دەستپێکی سوڕی مانگانە ئازارەکە زۆرە و دوای هێدی لەگە بەرەوسەرەوە چوونە کەمەکە ئەو خانمانی کە نزیکە بنەوە لە تەمەنی لێچوونەوە کە با بڵێن بەگشتی لە تەمەنی 48 تاکو 55 ساڵن ئەکرێ ئەمانیش ئازاری سوڕی مانگانیان هەبێت یان زۆر ببێت خۆی زۆری دوای تەمەنی 40 ساڵ کەمە بێتەوە چکەتەر و ئافرەتانە وردۆردە هێلکەدانی زەعیفە بێ مانانە هێلکە دروست نەکا ئێمە سوڕی مانانە ئازارەکەی گەڕینەوە بۆی کە ئەڵێن ئەو ئافرەتە هێلکەدانی چالاکە و مانانە تو هێلکە دروست ئەکەی ئیتر دوای تەمەنی 40 ساڵ یان نزیک تەمەنی بڵێن لێ چوونەوە یان ناومێدی ئەو ئازارە کەم ئەبێتەوە لەبەری کە چونکە ئەو ئافرەتە وردۆردە هێلکەدانی ئیش ناکات و ئەبێ ئازاریان نەمێنێت ئەو خانمانەی کە لێ ئەچنەوە لە سوڕی مانگانە دەکرێ ئەوانیش لەبەرەوەی کە ئەمە شتێکە هەموو مانگێک بەگشتی لە شێو خانمە پێ ڕاهاتووە لە پاش لێچوونەوە شەر ئازاری هەبێت نەخێر کە سوڕی مانانە وەستا ئەبێ ئازار نەمێنێ چکە خۆی هەر ناسنامەکەی سوڕی مانانە ئازارەکەی یعنی ئازارێکی خوێنەکەیە ناوێکی یۆنانی و لەوە هاتوو ینی خوێنەکە بە ئازاریەت باشە ئەی ئەگەر پاش لێچوونەوە هەستی بە هەمان ئازاری سوڕی مانگانە کردەوە کاتە دووبارە نیشانی پرسیارەوە بە پزیشک ببینێت بەڵێ باشتر وایە پزیشک ببینێت باش جا بینەوە پێش لێچوونەوە لە بابەتی پەیوەندیدار بە دەرمانەوە ئەو خانمانە ئێستا بۆ نەخانمێکمان هەیە لە تەمەنی 25 تاوەکو 35 ساڵگەکەیتر لە هەڕەتی ئەو تەمەنایە کە ئەتوانێت هێلکەدا بنێ بۆی کە بپیتێنرێ و مناڵ دروست بێت کە دوجارەوەی کە هێلکەکە ناپیتێنرێ بۆیە بێ بە سوڕی مانگانە دەکرێت دەرمان بەکاربێنن بۆ ڕەوانەوەی ئازاری سوڕی مانگانە ئەمە یەکەم شت کە یەن بەڕاستی ئەمە بەس دڵنیان ئەکەنەوەکەڵین ئەمە ئازارێکی سروشتیە و زۆربەی بەس 48 ساعت یەکەم ئەخایانێت واتە ئەگەر سوڕی مانانەکە 5 بۆ 3 بۆ 7 ڕۆژ بێ 48 ساعت یەکەم تۆزێک بە ئازارە دوای ئازار نامێنێ کە دڵنیوانێکن ئەڵێن ئەمە شتێکی سروشتە زۆربەی بەس بەو قسەیە ئاسایی ئەبێت و دەرمان وەرناگرێت لایانی دووەم دەستەکەین بە دەرمان وەکو لە شتی بەسیت وەکو پاراستامۆڵ یان دەرمانی کە ئازارەکە ئەشکێنێ لە کاتی سوڕی مانانێ بەس ئەوە کاریگەری نابێت لەسەر پیتاندن و دابەزینی هێلکە چکۆ ئافرەتە بەس لە کاتی سوڕی مانانەیە ئەو دەرمانانە وەرەگرێت.